سڵاوتان لەبێت. داهێنراوەکانی مرۆڤ چەندە خزمەتیان بە خودی مرۆڤایەتی کردووە لە حاڵەتی خراپ و خراپ بەکارهێنانیشیاندا زیانیان بە مرۆڤ و مرۆڤایەتی گەیاندووە. تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکێکن لە داهێنراوەکانی مرۆڤایەتی بەو ئامانجەی لە سەردەمی تەکنەلۆژیا و کەمبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و سەرقاڵبوونی مرۆڤ با دابینکردنی بژێوی ژیانیەوە فریای پەیوەندی کۆمەڵایەتیەکانی و ئەلتیزاماتە کۆمەڵایەتیەکانی بکەوێت. بەڵام ئەم تۆڕە لە پەیوەندی کۆمەڵایەتی لەلایەن هەندێک کەسەوە بە خراپی و بانێتێکی خراپ بەکارهێنرا. ئەمەش کاریگەری خراپی لەسەر دەروون و ڕوح و بیرکردنەوەی مرۆڤایەتی هەبووە. دەشتوانین بڵین بەهۆی ئاسانی لا بەکارهێنان و نەبوونی چاودێر و لێپرسینەوە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونەتە سەر چاوەیەکی سەرەکی بۆ بەرهێمنانی تونند و تیژی بەگشتی و تونند و تیژی خێزانی و تونند و تیژی بەرامبەر بە ژنان بەتایبەت. بەڕێزان پانێڵی ئەم جارەمان قسەکردنە بێت لەسەر ڕۆڵی سۆشیال میدیا بەرامبەر بە تونند و تیژی بەرامبەر بە ژنان بە میوانداری بەڕێز فریال عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز کاروان ئەنوەر سکرتێری لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسان و بەڕێز نەجات ڕۆستی ڕۆژنامەنووس. سوپاس بۆ ئامادەبوونتان. بەر لەوەی گفتوگۆکان دەست پێ بکەین راپۆرتێکمان ئامادەی پێکەوە بینەریە بین. سۆشیال میدیا ئێستا گەورەترین کێبڕکێ لەگەڵ میدیای باودەکا و خەریکە جێی پێلەقەکە. ئەم سۆشیال میدیایە لە بنەڕەتدا بۆ پەیوەندی ئۆنلاین و خێراگەیشتنی زانیاری و هەواڵەکان و فراوانکردنی ڕۆشنبیری و معریفە و زانست و بوارەکانی تری ژیان و ئاسانکاری بۆ مرۆڤ هاتەکایەوە. بەواتای سۆشیال میدیا تا ئێرە سوودی زۆری هەیە، بەڵام ئێستا خەریکە پێچەوانە دەبێتەوە و دەبێت بە چەکێکی کوشندە لەدەست ئەو کەسانەی نازانن بۆ سوود بەکاری بێن و بۆ تا ئامڕازێکی مەترسیدار و کوشندا بۆ بریندارکردن و ناشرینکردنی مرۆڤ و شێواندنی پیرۆزیەکان و هێماکانی گەل و مرۆڤایەتی بەگشتی بەکاردەبرێ. سەرڕای ئەوەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە لە ڕێی سێرڤەر و ئۆفیسی سەرەکی خۆیان ئەو بەکارهێنەرانە بلۆگەکەن یان دیپۆرتیانەکەن، بەڵام کەسانێک هەرماون بۆ کاری خراپ و نادروست ئەو تۆڕە بە سوودانە بەکاردێنن بۆ گەیشتن بە مەرامە گڵاوەکانیان. سۆشیال میدیا هەمیشە بۆ بەستنی پەیوەندی تاک لە سەرانسەری و دنیا بە شێوەی دروست و شیا و هەوڵی داوە، بەڵام هەندێک کەس بێ گوێدانە ئەتەکێتی گشتی هەڵدەستن بە گواستنەوەی دیمەنی ناشرین و قێزەون بە شێوەی لایڤ و وێنە و ڤیدیۆ بۆ بەکارهێنەری ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە. سەرباری گشتی هەمووان دەیبینین. لەلایەکی ترەوە هەندێک کەس ئەو تۆڕانە بۆ سوکایەتی و توندوتیژی دژ بە مناڵان و ژنان و گیان لەبەر بەکاردێنن. ئەوەش بۆتە جێی نیگەرانی بەکارهێنەر و ستافی تۆڕە کۆمەڵایەتیەکان. کاروان لەبەرەوە دەست پێکەم سۆشیال میدیا ئێمە وەکو کورد توانیمانە سوودی لێوە بگرین یاخود نەخێر زیانەکانی زیاتر بووە. ئەسڵام بۆ بینەران، سڵاو بۆ هەموو لایەک لەم ڕۆژە سڵاو و ڕێزنێرم بۆ هاوسەرم، بۆ دایکم، بۆ خوشکەکەم، بۆ تیمەکەم، بۆ ئەو کەسانی کە ژن و کارمان لەگەڵەکەن. بەڕاستی ئێمە سۆشیال میدیا چەکێکی دووسەرە، ئەکرێت بە دیوە باشەکە زۆر زۆر بەکاربێت و ئەشکرێت وەکو ژەهرێک بەکاربێت. بەداخەوەڵێم ئێمە لێرە کەڵین سۆشیال میدیا دوو جۆر سێ جۆر سۆشیال میدیا بەکارهێنین. جۆرێکیان ڕسمین، ئەویان وەک کەناڵی میدیای هەڵسوکەوتی لەگەڵەکەین، ئەوە ناتوانێت کە لە پرەنسیپەکانی کاری میدیایی لابات. جۆرێکیان ناسراون بەڵام دایک و باوکێکی دیاریکراوی نییە. یعنی سۆشیال میدیایەکە کە بەناوی شوێنێک و کۆمپانیایەکە دەستگایەکە شوێنەکە. جۆری سێهەمیان ئەم جۆرەیە کە مەترسەکەی لەسەر کۆمەڵگای ئێمە دروست کردووە، هەر مەبەستێکی دیاریکراوی خراپ لە پشتێتی، ینی کۆمەڵی خەڵک دروستیەکەن، کەسێک هەرزەکارێک گەنجێک پیاوێک ژنێک دروستیەکە بە مەبەستی لێدان، بە مەبەستی شێوان، بە مەبەستی تێکدانی بواری میدیایی و تێکدانی پرەنسیپە میدیایەکانی کە کاری میدیای لەسەر وەستاوە. سۆشیال میدیا ڕاستە ناوی میدیا بەخۆیەتی، بەڵام هەتاوەکو ئێستا لای ئێمە لە هەرێمی کوردستانە هەڵسوکەوتی میدیایی لەگەڵ ناکرێت. بۆ لەبەرەوەی ئەگەر بتێ هەڵسوکەوتی میدیایی لەگەڵ پێبێ باگراوندێکی بۆ دروست کرێت، وەک وێبسایتێک، وەک ڕادیۆیەک، وەک تەلەڤیزۆرێک، اینجا پیجەکەی کە بە تایبەتی باس لە سۆشیال میدیاکەین بەزە فەیسبووکەکەین، چونکە لای ئێمە لە باشوور زۆرترین بڵاوترینیان فەیسبووکە تاوەکو تویتەر و تۆڕەکانی کە ئەم بەشی کە ئێمە ئێستا قسەی لەسەرەکەین، ئەو بەشی کە سۆشیال میدیاکەیە کە ڕسمی نییە، کە سۆشیال میدیایەکە بۆ تیر و توانج، بۆ سوکایەتی پێکردن، بۆ لێدانی ژن، بۆ لێدانی سیاسەتمەداران، بۆ لێدانی بازرگانەکان، بۆ شەڕی ئەتوانە بڵێم شەڕی تاکەکان لە ناو خۆیانە دروستیان کردو. بەداخەوە سەرێشەیەکی زۆر گەوریشی بۆ بواری میدیایی دروست کردووە.
بۆ لەبەرەوەی نە ئەزانرێت کێ لە پشتێتی نە ئەزانی کێ دروستیەکە نە ئەزانری هەمە بەسی دیاریکراوی نە استراتیژی کارکردنی هەیە نە زمانێکی بابن ستاندارد بەکارهێنێ ینی لە هەموو بوارەکانەوە کێشەیەکی دروست کردووە کە هەم خێزانیشی تێگاوە کە لێرە باسەکە ئێمە ئەماوەی لەمە پێش گەورەترین کێشەمان ئەو بوو کە ژن لەم تۆڕانە بەکاڵا ئەکرێ یعنی کاڵم بەکاڵا ئەکرێ کە ئێمە بە ئەمڕۆ تەورەکەمان لەسەر ژن قسە ئەەکەین با نەڕێنە بوارە سیاسەکە و تەنها لەسەر ژن بەکاڵاکردنی ژن لە سوۆسیال میدیا زۆر گونجاوە ینی بازارێکی گەرمیان دروست کردووە بەداخەواڵێم دەموچوی ئەو ژنە هێنن بەکاری هێنن بۆ زیادکردنی لایک بۆ زیادکردنی کۆمنت بۆ ئەوەی کە بازاریان بەرز بێتەوە بەدیوە بازرگانیەکەیە بەدیوە ڕەوشتێکەیە بەدیوە کۆمەڵایەتێکەیە بەدیوە سیاسەکەیە تەنانەت ینی لێدان لە ژنە سیاست مەدارەکانش لە تۆڕی سوۆسیال میدیا باوە ئەمە ئەمە شتێکی زۆر خراپە بۆ لەبەرەوەی هەرچۆنێکی ئەکرێت کە تۆ لەگەڵ شوێنێک هەڵسوکەوتەکەی نازانی پشتەکەی چییە نازانی ئەساسەکەی چیە نازانی بۆ دروستی کردووە و نازانی چۆن ساڵسوکۆتی میدیایی لەگەڵ هەڵسوکۆتی دادگایشی لەگەڵ ناکەی بۆ لەبەری ئومەڵەتی نییە کەواتە تو لێرە ئەمە کە باز لە ژن ئەەکەین ژن یەکێکە لەو کاڵایەنەی کە کوشتەی دەستی سوۆسیال میدیای بێدایک و باوکە سوۆسیال میدیای بێدایک و باوک مەبەستم لەو بەشی سێهەمەیە کە لە تەسنیفەکە لە پۆلێنکردنەکە من بۆم باسکردن بۆیە ئێستا لە هەنی حاڵەتە ژنەکە وەک زەحیەی پیشانەیە کەوانیە ینی بەزەی هاتنەوەش ئەمە شار خۆی لە خۆیان تونوتیژیە بەڵام بەدیوێکی کەیە ینی ژنێکی هێنی کە ژنێکی سەرکەوتوو لە کۆمەڵگەیە بەڵام وای پیشان ئەیە لە سوۆسیال میدیا کە ئەم ژنە دۆڕاوە ئەمە خۆی لە خۆیان تونوتیژیە ژنێکی هێنی کە هونەرمەندێکە بەڵام دەموچاوەکەی وەک کاڵایەک پیشانەی کە وەک ڕێکلامی بێ بۆ خۆی ئەمە شەر تونوتیژیە کەواتە تۆ لێرەیە بە کاڵاکردن بە هەر دیوێک کابێت وەکو ئەتوانم من ئەیخەمە قاڵبی بەکارهێنانی تونوتیژی دژی ژن باشە بەڵام ئەگەر تۆ بتێ وەک خۆی باسی بکەیت ژن ئەو کائینەیە کە هاوشانی پیاوە بۆچی تۆ تەسنیفی ژنەکە جیاکەیت بۆ پۆلێنەکەی جیاکەیتەوە ئەمایان دەموچاوەکە جوانە لایکەکەی زۆرترە بەڵام ئەم پیاوە دەموچاوەکەی ناشرینتر لایکەکەی کەمترە کەواتە ئەمە بازرگانی کرد بکەیت دوو لێدان لە ژن لە تا ئێستا لە کۆمەلگای کوردەواریە کۆمەڵێک پرەنسیپی پشتی عشائری هێشتا لە خۆ ئەگرێت ژن ڕەمزە بۆ پیاوەتی لە لای ئەوانە کەم باز لەوە کەم کە ئەڵم لای ئەوانە لای ئەوانەی کە بەمەستی دیاریکراوی کاڵاکردنیان هەیە باز لە سیاست مەدارێک کە باس لە سیاست مەدارەکە خۆی ناکەن ئەڵم باز لە کچەکەی ئەکرێت باز لە ژنەکەی ئەکرێت یان لە شارێکە باز لە کەسێک کرا لە فڵان کەس خەڵکی ئەو شارێ ئەو ژنە ئەمانە هەمووی ئەو کێشانن کە بەدەیان جار هاتوۆتە بەردەستی ئێمە بەڵام نازانین چۆن هەڵسوکەوتێکە بکەین بۆ لەبەرەوەی جاری کێژەڵێمەوە سوۆسیال میدیای بێدایک و باوک هەڵسوکەوتی یاسایی لەگەڵ ناکرێت هەڵسوکەوتی وەک مۆبایلێک بەکارهێنرێت یاسای ژمارە 6 ساڵی 2010 هەیە کە پێوتری یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیکە تەنها لە ڕێگەی ئەو ئەتوانین بەڵام بەداخەوە لەم ئەگەر بێت و باگراوندی ئەخلاقی و ئیتیکی کاری ئیشکردن نەبێت سوۆسیال میدیا لەمە خراپتر ئەکا کە ئێستا کردوێتی کە ئێستا وڵاتی پێشکەوتوەکانیش هەمان مامەڵە لەگەڵ سوۆسیال میدیاکرێ خۆت ئەم تەکنەلۆژیا و سوۆسیال میدیا بۆ ئێمە تازە و نەمانتوانێت استیعابی بکەین ئێمە لە یاسای کاری ڕۆژنامەوانەیە کە ساڵی 2007 دامەزراوە سوۆسیال میدیا لەو کاتیان نەبووە ئێستا حسابی میدیای بۆ ناکرێت یاسایەکمان هەیە یاسای خراپبەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان ئەوەش تونوتیژی زۆرتیا بەکار هاتووە یان هەر کەسێک ئەگەر بێت و نەزانێت لە نەزانینەوە بابەتی بڵاو کاتەوە بۆی هەیە 2 ساڵ زیندانی بکرێت بۆیە ئێمە ئێستا پێویستمان بە یاسایەک وەلو ئێستا ویستان یاسایەک تێپەڕێنن بە خێرایی بەڵام ئەوە بوو کارگەشتەوەی کە ڕاگیراوە تاوەکو لە کاتێکی جاریکراوە هەڵسوکەوت لەگەڵ ئەم یاسەیە هەستیارێکی زۆر زۆری ئەوێت چکە مناڵ بەکاری هێنێ پیر بەکارێنێ گەنج بەکارێنێ هەموو کەس بەکارێنێ فلتەر نییە بۆیە ئەبێ یاساکە ئەوەنە ورد بێت لە هەموو بوارەکانەوە هەڵسوکەوتی لەگەڵ بکرێت بەداخەوە لەم لە هەنێ وڵاتی عەرەبیشە بە هەمان شێوەیە بەڵام لە وڵاتە ئەوروپیەکانە یاسای خۆیان بۆ داناوە ئێستا لە عێراق ئەو مشتومڕە زۆری کە پێوتری جەرایمی معلوماتی هەر هەمووی ئەو یاسایە کە ئێستا لە پەرلەمانی عێراقا باز لەوەکە کە چۆن کۆنتترۆل بکرێت کە کۆنتترۆل ناکرێت بەڵام چۆن وای لێ بکرێت کە ئەم کێشانی کە بۆ ژن و بۆ خێزان و بۆ پیا و بۆ سیاست مەدار و بۆ بازار و بۆ ئابووری دروستەکە سوۆسیال میدیا بابڕی کۆنتترۆلێکی یاسایی بکرێت ئەجینا وەک کۆنتترۆلکردنی گشتی بەداخەوەڵێم ناکرێت دوو ئەوەی کە زۆر زۆر ئەبێ بە قوربانی دەستی سوۆسیال میدیا بەداخەوەڵێم ژنە خات و فریال ئەگەر بین باس لە بواری سیاست بکەین ئەو ژنانی کاتنە دنیای سیاستەوە تا چەند توند و تیژیان بەرامبەرەکرێت بەڵێ من سەرەتا پێم خۆشە سڵاو بنێرم بۆ ڕۆحی ئەو ژنانێکەوە بوونەتە قوربانی دەستی توند و تیژی و ژیانیان لە دەستداوە
بە تایبەتی لە کوردستان و لە سەرانسەری جیهاندا سەری نەوازش بۆ ئەو ڕۆحانە بۆ ئەو گۆڕانی کەوا تاوکو ئێستا بێناونیشانن لە زۆربەی زۆری گۆڕستانەکانی ئێمەدا هەیە بەداخەوە. بەڵێ بەشداریکردنی ژنان لە سیاسەتە دیارە لە تۆڕە کۆمەڵاتەکانیش ئێمە ژنانی زۆرمان هەیە لە بواری سیاسەتا ئیشیان کردووە نەکار لێرە لە کوردستان دیارە ئەمە لە هەموو جیهانداوە ئەو کێشەی کەڕوبەڕووی با بڵێن ژنان دەبێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەی هەروەکو کاکاروان باسی کرد لای ئێمە ڕەنگە زیاتر فەیسبوک باو بێ بەڵام زۆربەی زۆری تۆڕە کۆمەڵایەتەکان وای کردووە کە جۆرێک لە هەراسانکردن کە پێی ئەڵێن تەحەڕوشکردن بە ژنان بکرێ لە ڕێگەی ئەو مینبەرانەوە. ئەمە بۆچی وای کردووە بۆوە ئەکەن بە تایبەتی ژنانی سیاسی ئەکەن بە ئامانج ڕەنگە هەر ژنانی سیاسیش نەبێ بەڵام پێم خۆشە لەسەر خودی ژنانی سیاسی یا ئەو ژنانی کەوا لە کۆمەلگا ئەهێنەوێت دەستیان دیار بێ یا شوێن پەنجەیان دیار بێ لە بەشداریکردن لە بوارە جیاجیەکانە. ئێمە ژنمان هەیە ڕۆژنامەنووسە ژنمان هەیە نووسەرە شعر ئەنووسێ دەستی ڕنگینە کار ئەکا ژنمان هەیە تەنانەت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە ژنی ماڵە خواردنێک دروستەکە ماڵەکەی بە شێوازێک ڕێکەخا کە با بڵێن ئێوێ پیشانی خەڵکی تری بدا کە من لەو بارەیە سەرکەوتم بەڵام ئەو ژنانە زۆربەی زۆریان بەداخەو ئەڵێم ئەکرێن بە ئامانج بە چ جۆرێک بۆ نمونە وێنێکی خۆی داێنێ لەگەڵ خێزانێک یا لە شوێنێکداێنێ بە پێکەنینێکەوە بە شێوازێک ئەچن ئەو وێنێ ئەدزن بە بێویستی خۆی کۆپی ئەەکەن لە شوێنێکی تر ئەکاونتێکی تر بەناوی ئەەکەنەوە لەوانەیە کۆمەڵێت تەشیر وشتی ناشرین بە هاوڕەگەزەکانی خۆشی کە ژنانن لەوێوە تەشیر بەوام کرێ بەبێ ئەوەی کە پێناسی ئەو کەسە دیار بێ لەوانەیە ناوێکی خوازراو بێ چکە یەکێک لەو نەقسانەی کە هەیە کە مکوڕیانی کە سوۆسیال میدیا هەیەی پێناسی کەسەکان دیانین ئەکرێت تۆ کەسێکی نەخێندەواری بڵێ من زانکۆم تەواو کردو ئەتوانی بڵێ من دکتۆرام تەواو کردووە ئەتوانی خەڵکی کەرکوبی بڵێ من وڵا لە لەندەن دانیشم بۆ نمونە کەسیش نییە لێکۆڵینەوە بکە لەسەر ئەو شتانە بۆیە ینی ئەوە کارێکی زۆر نەشیاوە و زۆر ناخۆشە بەڕاستی کە ژنان ڕوبەڕووی ئەوە ئەبنەوە و تاوانیشە بەڕاستی کە خەڵکانێک هەبن بیانەوە ئیتر چ پارتێکی سیاسی معەن بێت کەسایەتی بێت ڕێکخراوێک بێ بیانەوێ لە بەشداری ژنان یا گروپی ئاینی هەیە یانێ لە بەشداریکردنی ژنان لە پرۆسەی سیاسی یا لە ناو کۆمەلگایە یا وەرگرتنی پۆستێکە بتوانن محارەبێ بکەن بۆ ئەوەی کاریگەری هەبێ بەسەر نەفسیەتی هەر ناماندووی ئەکا بەڕاستی تۆ لە ناو کۆمەلگایەکە خاوەنی کە سوکارە خاوەنی پێگەیەکی خۆی هەیە زۆر کەس بەوە تووشی ماندووبوونە بن لەوانەیە سڵکەنەوە ببێتە هۆی پاشەکشیان لەو چالاکیانە بەڵام من لێرە ئەڵێم سوۆسیال میدیا لەگەڵ ئەوی کەوا دیوێکی زۆر نەرێنی هەیە بەڵام دیوی ئەرێنی هەیە و ئەوەی کە ئەیبینی لە سوۆسیال میدیا وای کردووە شێوازێک بێ لە با بڵێن ئەمرازەکانی دیموکراسیەت و ئازادی ڕادەربڕین ینی خەڵکانێکن بوون بە چاودێر بەسەر دەسەڵاتەکانەوە بە تایبەتی سێری کوردستان کێن ئێمە گەردوور نەڕۆین لە هەموو وڵاتانەوەیە بۆ بە چاودێر لەسەر با بڵێن دەسەڵاتی دارایی یا هێزی سەربازی یا دەسەڵاتی جێبەجێکردن لەسەر پەرلەمان کە شتێک بێ خەڵک بەدڵینە بێ خێرا ئەچێ لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەستەن وەسائقی وایە دەستیانەکەوێ لەوانەیە خودی ئەو کەسانی کە چاودێرن بەسەر حکوومەتەوە دەستیان نەکەوێ بۆیە ئەمە دیوی ئەرێنی باشیشی هەیە توانیوێتی ئەو ژنانێکەوە چالاکن یا چالاکوانی بواری کۆمەڵی مەدەنی کۆمەلگای مەدەنی بتوانن چالاکیەکانیان ئامانجەکانیان تەنان دەرسیش بڵێنەوە لەو ڕێگایە خەڵک ئاسی و شاری خەڵک بەرز بکەنەوە بۆی ڕۆڵیان هەبێ بۆیە نابێ ئەمە خەڵک بترسێنێ بەشداریکردنی ژنان لەم پرۆسەیە لە پرۆسەی پێشکەوتنی کۆمەلگایەوە ڕۆڵی خۆیان ببینێن بە تایبەتی لە جێبەجێکردنی ئەو ئیتیفاقیاتە نێودەوڵەتیانی کە کراوە بۆ نەهێشتنی توندوتیژی بێ ژنانیش تایە بەشدار بێت چکە بۆ نمونە تۆ ئێمە قەراری ئەنجومەنی با بڵێن مەجلیسی ئەمنمان هەیە ببوورە قەراری 25مان هەیە ئەو یەکێکە لەو قەرارانیکەوە بەشداریکردنی با بڵێن ژنانە لە ئەمن و ئاسایش ینی ژن لەوانەیە لە دابینکردنی ئاسایش یا ئاشتەوایی کۆمەڵایەتی ڕۆڵی هەبێت ئەی تۆ کەوا بکەی یەکێک لەو منبەرانی دەربڕینی یا بەشداریکردنی ژنان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئیتر بە شێوە جیاوازەکانی شتێک ئەنووسێ وتارێک ئەنووسێ یا لایفێک ئەکاتەوە کەچی ئەبینی کۆمەڵێ کۆمنتی نەشیا و
وروژێنەری ناشرین تەنانەت وێنەی ناشرین لە ڕێگای نامەی تایبەتەوە بۆی ئەنێرن بۆ هەراسانکردنی ینی ئەمانە مادەم لە دژی ویستی خۆیەتی ئەو کەسە لە دژی ئیرادی خۆیەتی ئەمە تاوانە بەڕاستی تاوانێکی ئەلکترۆنیە و ئەوەی منیش بزانم کە لە بەڕێوبەراتی توندوتیژی کە هەمانە لە هەرێمی کوردستان بەشێکی تایبەتەیە بەو جەرائیمە ئەلکترۆنیانە و هەروەکو کاکاروان ئاماژەی پێکرد ئێمە تا قیاسە هەمان بێ ئەو یاسایی کە دژی بەکارهێنانی بەهەڵە بەکارهێنانی ئەمرازەکانی پەیوەندیکردنە بە تایبەتی مۆبایل ینی بۆ نمونە وێنەی کەسێکی ڕوود بڵاوەکەی تۆیا هەراسانێکی بۆ تەلەفۆن بۆت هەیە بچی دەنگ بکەی یعنی من لێرە پەیامێکم هەیە هەر کەسێک تووشی هەراسانکردنە بێ حەقی وایە دەنگ بکە هەر نالانی کەم کە سوکارەکەی کە ڕەنگە ئەو کەسە بوویەوە ئەکاوەکو تەهدیدێک بەکاری ئەیانێ مەسەلەن ئەگەر ئەوە نەکەیت و ئەوە نەکەی وێنێکی خۆت نەنێری بۆ نمونە وێنەکەی ئەوی کەوا پێشتر نردوتە بینێرم بۆ کە سوکارەکەت یا لای ڕەفیقەکانت یا ئەوانەی کە هاوکارن لەگەڵ تا بڵای بکاتەوە هێڵی گەرمی 190 هەیە بزەبت ئەتوانێت سوودمەند بێ لەو هێڵانە و ئەوەنە باوەڕی بەخۆی بێ ئیتر بەسیترین نمونە ئەوەیە کە تۆ کەسە ریپۆرتکەی یا بلۆکیکەی کە زانیت ئەو تاوانە ئەنجامەدا زۆر ڕاشکاوانە ئەتوانێت بەکراوەی باسی ئەو کێشەی بکەوە سکاڵای یاسایی تۆمار بکە لەسەر ئەو کەسانە بە تایبەتی ئەگەر کەسانێک بێ مثلەن هەویەیان دیار بێ پێناسییان دیار بێ و خەڵکی دیار بن چکە بەداخەوە یعنی ژنان بە تایبەتی لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانە من بخۆم تووشی ئەوە بووم بەسەراحەت هەوڵە دەن سوکایەتی زۆری پێ بکەن وێنەی زۆری نەشیا و ئەنێرن و ڕسمەکانی ئەنێرن بەنایتەوە مەسەن بۆ کاندیدێکی تری ژن شتی ناشرین یا پەیامی ناشرین ئەنێرن کە تۆ لە هەمان لەوانەیە حزب یا پارتی سیاسی بی بۆی ئەم شتانە حەقی وا ڕێگری لێ بکرێ و ڕێگەی پێ نەدرێ و نەبێتە تەگەرەیەک لە بەردەم بەشداری پێکردنی ژنان و مشارەکەکردنیان لە با بڵێن پرۆسی سیاسی وڵات لە پێناو بەدیهێنانی مافەکانی ژنانە بە تایبەتی و کوێکەتی نیشتیمانی کە باسەکەین ئێمە حزبێکی سۆسیال دیموکراتین و داکوکیکەرێکی سەرسەختین لەسەر بەشداری پێکردنی ژنان لە دەسەڵاتەکانە حزوری هەبێ و لە ناو سیاسەتا حزوری هەبێ بۆیە پێویستە سڵ نکاتەوە لەو جۆرانە وە کۆمەڵگاش پێویستە ئاستی و شاری بەرز بکەینەوە بۆی بتوانین ئەوانە نەبن بە تەگەرە و کەم و کوڕیەک و عیبەیەک بەناوچەوانی ئەو ژنانەی کە دێن بەشداری ئەەکەن لە پرۆسی سیاسی یا لە هەر ڕێکخراوەیەک یا لە هەر کۆمەڵەیەەکە. زۆر باشە کاک نەجات بۆ بۆرە درەنگ هاتیینەڵات توندوتیژی چییە؟ یاخود ئەو توندوتیژیانە چییە کە لە ڕێی سۆشیال میدیا و ڕوبەرۆی ژنان دەکرێتەوە؟ زۆر سپاس پێمە ئێمە لە سەرەتاوە بە تایبەتی سۆشال میدیا کێشەی ئێمەوە بوو کە تەکنەلۆژیا خێرا گەیشتە لای ئێمە بەڕاستی بە قۆناغ نەگەیشتە گەرسەی وڵاتانی دنیا بکەین قۆناغ بە قۆناغ تەکنەلۆژیان تێبڕن بەڵام لە پڕێکە ئەو تەکنەلۆژیای زانیاریە تەکنەلۆژیای میدیایی یا سۆشال میدیا لە پڕێکە گەیشتە وڵاتی ئێمە و ڕۆژهەڵات بە تایبەتی تەقیەوە کەواتە کە زۆری خێرا بەسەرێک گەیشتە لای ئێمە خەڵک ناتوانانی وەکو بە ئاسانی یاخود بە شێوەیەکی چاک بەکاری بێنێ بۆیە کەوتۆتە ناوەی تە نازانی چەپ و ڕاست بەکاری دێنێ سۆشال میدیا لایەنی چاک و لایەنی خراپەشی هەیە بەڕاستی توندوتیژیش لە سۆشال میدیا نەک لە سۆشال میدیا لە خێزان ڕەنگە زۆر جاری وا هەبووە ئێمە لە خێزان توندوتیژی هەبووە ئەو توندوتیژیە لە ناو خودی خێزان ئەمایەوە بەڵام ئێستا کە بەهۆی سۆشال میدیا و بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەو توندوتیژە گوازرێتەوە ناو ماڵەکانی هەمومان یاخود دەگوات پەخشەکرێ بۆ هەموو شار یاخود دنیا پەخشەکە بۆ خەڵەکەی بینێ ئەمە زۆرێکی تر زۆرشی زۆر ترسناکە کاکاروان و فریارخان باسی سۆشال میدیان کرد بەڵام تۆڕێکی تر هەیە کە لە سۆشال میدیا خەتەرترە بەڕاستی بۆ توندوتیژی ئەویش تیکتۆکە کە زیاتر گەنجان بەکاری دێنن ئەم تۆڕە لە زۆرێک لە وڵاتان قەدەغە کراوە بەڵام لەلای ئێمە بەڕاستی بە شێوەیەکی زۆر گەشاکرێت تۆڕێکی زۆر بێباکە ئەو کە کەسانی کە بەکاری دێنن زۆر بێباک بەکاری دێنن لە هەمان کاتیشدا ئەبینی ئەنی هیچ سنوورێکیان نەهێشتەوە تا ڕادەیەک لە فەیسبووک توانی بڵێ سنوورێک ماوەتەوە هەندێک جار بەڵام لە تیکتۆکە هیچ سنوورێک نەماوەتەوە بۆ توندوتیژ بە تایبەتی دوو توندوتیژی دژ بە ژنان و کچان لە هەمان کات جاری وایەت ژن توندوتیژی بەرامبەر ژنەکە زۆرێک بینیومانە لە تیکتۆکە دێت بە کچێکی مۆدل دێتە خوارەوە ئەوی تر جوێن بەوەدا ئەوی تر ڕخنە لەوەگرێ ئەوەی تر وای لێکە وای لە هاتووە نەکرد پیا و توندوتیژی بەرامبەر بە ژنان بکە ژنان زۆدار لەو تۆڕەیە توندوتیژی بەرامبەر یەکترەکەن
هەندێک لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان ڕۆڵیان نییە لەمەیە بەتەکید من هەندێک لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان زۆر جار لە بەرنمەکانی تیکتۆک ئەگوازنەوە لە بەرنمەکانی خۆیان بەکاری دێنەوە یان سوود لە بەرنمەکانیان بە لە خەتات یاخود گرتەی تیکتۆک پڕەکەنەوە بەڕاستی یان زۆر جار چیەکەن بەڕاستی هەندێک کەس دێنن سەر شاشەکانیان کەن بە پاڵەوان هیچ نین ئەنی لە کۆمەڵگا تەنها جنێوفرۆشن و تەنها سوکایەتیکردن بە ژن و بە مناڵ و بە گەنج و دێنن ئەو کەسانە دێنیان کەنە پاڵەوان لەسەر ئەستێرە لەسەر شاشەکانی پیشانی خەڵکیانەدەن و ستایشیانەکەن بۆچی چاودێر نیە بەسەرم کەناڵانەوە کێشەکە ئەوەی ئێمە کاکاروان ئاماژێ بۆ کرد کە هیچ یاسایەک نییە بەڕاستی بێزگە لە یاسایەک نییە کە بە شێوێکی یاسایی کە هەمانە لەگەر بکرێت لەگەڵ ئەم کەناڵانە یاخۆ لەگەڵ ئەم کەسانە بۆیە هیچ بێ خاوەنە هیچ خاوێنێکی نییە وەکو کاکاروان وتی هەر کەسێ بۆ خۆی لە ماڵی کەناڵێکی داناوەتەوە بە ئارەزی خۆی قساکات بە ئارەزی خۆی چی بەدەما دێ ئەڵێت سوکایەتی بەچێ کایکات لە هەمان کاتیشدا ئێمە ئەبێ یەکشتمان لەبەر چاو بێت بەڕاستی کەناڵەکان هەندێک کەناڵ هەیە ئەستێری باشمان هەیە زانیاری زۆر باش پێشێت بە کۆمەڵگاکەن شخصیاتیان هەیە کەستێرەی بوونە کەستێرەیەکی زۆر باشی بواری ڕۆشنبیری بە تایبەتی ئەوانەی کە لایڤی شەوانەکەنەوە زۆر جار ئێمە لە گروپ هەیە لە ناو گروپەکانە بێزگە لە گروپەکانە لە لایڤی تایبەتەکەنەوە سەبارەت بە بابەتەکەن قساکەن ئازادی تاکە کەس فراوانتر بووە بەڵام لە هەمان کاتیشدا لەبەر ئەوەی ئێمە خراپ زیاتر بە خراپە زاڵە بەسەر بەکارهێنانی ئەوانی کە بە چاکە بەکاری دێنن بۆیە باشەکانیش لەناو سۆشال میدیا لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ون بوون چونکە بەڕاستی ئەوانەی کە بەکاری دێنن زۆر ئاستی و شاریان کەمترە وەکو مناڵ ژن هەمووی بەکاردێنێت ئیتر هەر کەسێک بۆ خۆی مۆبایلێکی زیرکی پێ و بەکاری دێنی بە شێوک لە شێوەکانە زۆر جار من هەندێک جار سەرچاوم بە هەندێک شوانێکە لە شاخێکە بۆ خۆی لایڤێکەکە تۆ گۆرانی ئەڵێ شتەڵێ باسی مەڕەکانەکە باسی نازان چێکە سروشتێک تایبەتی خۆیەتی چێژی لێبینی ڕەنگە من زۆر جار ئەم حاڵەتەم بینیوە لە کاتی پەخشکردنی یاخۆکردنەوەی لایڤیا 2000 کەس من سەیری کات ینی ئەوەی لایڤ کردو بەڕاستی زۆر سەیرە بەلامەوە هەندێک جار کەسێک دروستە بێت کەسێک دروستە بێت کە بوونی لە شتێکانیە بەڵام ئەگەر دەنگ بۆ نمونەگەر یەک شتێکی بەسی دابنێت جوێنێک دابنێت جوێنەدات بە هەزاران کەس لایەکی بۆکە بەڵام ئەگەر کەسێک بێ پەیامێکی باش یان بابەتێکی جددی قسەی لەسەر بکە سیرەکەی و پەڕی 100 کەس 200 کەسێک چێتە لایڤەکەیان لایەکی بۆکات ئەمە خۆکارەوەیە کە بەڕاستی چۆن کۆمەڵگا هۆشارکردنەوە ئێمە پێم وایە باشترە بێت کۆمەڵگا لەبەرەوەی خۆتان نەزانن سەرەتایی هاتنی مۆبایل ئێماگەر لەبیرتان بێ بە شێوێک لە شێوەزە لە ڕێگای بلوتوسەوە ئەو لەختانەی کە دش بە ژنان و لەختەی سەیر و سەمەرە و لەختەی ڕوت و نازانچیان بۆ گواستەوە بۆ یەکتر ناو گەنجەکانە پیرەکان هەمە گواستەوە ئەمە ئەستا نەمە کۆڕقۆناغی شتێپەڕن گەگەر سەیری بکەی فەیسبوک لە سەرەتایی کە دروستبوونیەوە لە دوای 2000کانەوە 2003وانە سیرەکەی خەڵک زۆرتر بەکاری دێنا بەڵام بە خراپتر بەڵام ئێستا هەستەکەی بەرەبەرە باشترە کێشەکە ئەوەیە ئەوەی کە پێشتر بەکاری هەستی بە مەسئولاتێکە کرد بەڵام هەندێک زار شەرمێکە هەندێک بابەت دابرێ بەڵام ئێستا کە کێشەوەیە هەندێک گەنج کە ئێستا پێگەن هیچ بەڕاستی سنوورێکیان نییە بە ئارەزی خۆیان هەموو شتێک دانێن ئیتر ڕێگە کاریگەری هەم کەناڵەکان هەم لە هەمان کاتیژە تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی گژی کاریگەریان لەسەرەکەیە اینجا حاڵەتێکی تر هەیە کە تەقلید مەسەر بۆ نمونە گەنجەکانمان تەقلیدی وڵاتانی ترەکەنەوە لە هندستان لە کۆریا لە کوێ سەیری ئەوان ناکەن لەوێ چیەکەن لێرە هەمان شت لەوێ بە کۆریەکەن لێرە بە کوردیەکەن هیوادارم بتوانانی بە هەمومان بەش کەکەوێتەوە سەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەمان کاتیشدا لایەنە سیاسەکان ڕێکخراوەکانی تری کۆمەلگەی مەدەنی کە بتوان لە ڕێگا سیمینار و کۆڕ و زیاتر خەڵک کۆشارکەنەوە بۆ بەکارهێنانی سۆشال میدیا چۆن ئێمە توانین کات خۆی ئێمە لە ڕێکخراوەکان مەسەن بۆ نمونە وشاری مین زۆر خەڵک بەمینەوە بوو کۆمەڵێک ڕێکخرا هەبوون ڕۆڵێکی زۆر گەوریان بینی بۆ شارکردنەوەی دێهات نشینەکان لە بەکارهێنانی لە خۆپاراستن لە مینە ئێستا شوای لە هاتووە کە تیم دروست بێت بەڕاستی بچێتە لا دەیەکانی شەونەکە لە شارەکان بۆ شارکردنەوەی خەڵک کە سۆشال میدیا چۆن بەکاربێنی ینی چ سوودێکی بێن بۆیە بە شێوەیەکی گشتی من پێم وایە ئەرشی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە لە هەمان کاتیشدا بەسەد بە سەرەکیترین ئەرچی لایەنە سیاسەکان و دەسەڵاتیشەوە. بەڵێ کاکاروان ژنان تا چەند ئاشنان بە ئەرک و مافی خۆیان بە تایبەت دەگەر لە سۆشیال میدیا تونند و تیژیان بەرامبەر بکرێت تا چەند ئەتوانن مافی خۆیان وەرگرن یاخود ئاشنان بەو یاسایی کە هەیە بۆ ئەوان.
زۆر ڕاستی ئێستا توانین بڵێن ژنانیش ئەگەر پۆلینێکی ئەوانش توانین پۆلینەکە سەر چەند ئاستێکی جیاواز ژن لە ئاستی باڵا ئەوەی کە ڕۆشنبیرەکەی زۆر باڵایە ژمارەیەکیان دێنە لای ئێمە سکاڵە بەڕسمی سکاڵە تۆمارەکەن ئەگەر سوکایەتیان بەرامبەر کرابیان ئەگەر وەکو فراخاموتی سەری ئەم لێکرابێت و خراپێتە سەر بە فۆتۆشۆپ لەشی کچێکی ڕای هەیە لەم حاڵەتانەمان زۆر هەیە ئەمان ئەم چینە ئەتوانین مافەکەیان بۆ وەرگرینەوە بەڵام چینێک هەیە لە ماڵەوە هەر خۆی ئەخواتەوە کە تەحڕۆشی پێوەگرێت کە سوکایەتی پێکرێت کە دەست بۆ کەرامەت و دەست بۆ شەرەف و دەست بۆ عیلەکە بێت هەر خۆی ئەخواتەوە نایەتە دەرەوە بۆ لەبەرەوەی کە بە حساب کۆمەلگا دوای بەچوی سوک تەماشای نەکەم من لێرەوە ڕووی دەمەکەمە هەمویان ئەگەر تۆ خۆت داوای مافی خۆت نەکەی هەر ژنێک هەر پیاوێک هەر کەسێک کەس مافەکەت بۆ ناگرێتەوە بەلانی کەمە بێت و بیت هەر ژنێکەکە هات و سوکایەتی بەرامبەر کرا لە تونوتیژی بەرامبەر بە ژنان هەیە لە سندیکا ڕۆژنامەنووسان هەیە لە شوێنی تر هەیە لە پۆلیس هەیە لە دادگاکان هەیە ئەبێ خۆت مافی خۆت وەرگریتەوە چونکە بەڕاستی ئەو کەیسانی کە لە بەردەستی منابوون لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردە بەشی هەر زۆریمان چارەسەر کردووە چارەسەرمان کردو بە دیوە باشەکەیە یان ئێستا تەکنۆلۆژیا گەشتە ئاستێک کە ئەو پەیجەی کە سوکایەتی بە ژن نەکات لە ڕێگەی آیپی کۆمپیوتەرەکەەوە پۆلیس و ئاسایش ئەتوانم بڵێم ئامێری وهایان هەیە کە لە کاتی نووسینی پۆستەکەی خەڵک گیراوە هێناویان ناو پۆلیسەوە کە سوکایەتی کردووە بە مۆبایل بە هەمان شێوە کە سوکایەتی کردووە لە ڕێگەی هینەکەەوە لە چواردەوریان گرتویان چەند کەیسێکی ئێستا لە سلێمانی لە هەولێر کەسێک لە هەولێر شخصێتی دکتۆرێکی ژنی بۆ خۆی هەڵبژارد و پیاوێک بوو گیرا 6 ساڵ حکم درراوە لە زیندان هەیە یعنی ئەمانە هەمووی حاڵەتن ئێستا ئەگەر ژن لەوە ئەترسێت کە ناوبانی بڕوات بەڵام ئەگەر بێدەنگی ژنی دابنیشێت لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ناوبانی هەرەتکێنن بۆیە لەبەرەوەی بێ ژن بەرگری لە خۆی بکات با شێوەیەک لە شێوەکان ئەگەر هاتو زانانی ئەم ڕسمە فۆتۆشۆپە بەرامبەری کراوە سوکایەتی پێکرێت سکاڵا تۆمارکە کە سکاڵای تۆمارکرد کە بێ بە کەیسی یاسایی حاڵی ئەو ژنەوە حاڵی پیاوێک و حاڵی کەسێکی کە یاسایی چارەسەریەکان لەم حاڵەتەیە بەداخەوە ئەلم جارێکی کە ژەڵێم هەندێک لە ژنان خۆیان سەرکەس ئەکەن بەڵام سێرەکەی تاحتیم ئەبێ خۆی ئەسووتێنێ لە کۆتا یا خۆی ئەکوژێتەوە خۆی دەرمان خوارد دەکات بۆ لەبەرەوەی وازی لێ نایەنن بەڵام ئەگەر بتوانێت بەرگری لە خۆی بکات بەپی ئەو یاسایی کە هەیە بەپی ئەو تەکنۆلۆژیایی کە هەیە کەسەکان ئەدۆزرێنەوە کە ئەدۆزرێتەوە ئەو حاڵەتی کە لە هەولێر ئێستا لە بەردەستمانە هەیە لە زیندانەتونەکرێت بۆیە هیوادارم ژن پێش هەموو شتێک خۆی بەرگری لە خۆی بکات بەرگریەکەشی چی بێ یعنی وەک ژنێک وەک دایکێک وەک خوشیێک وەک هاوسەرێک وەک کچێک ئەگەر هاتوو توانی ئەوە خۆی یەتە ناو میدانەکە نەیتوانی بەپی ئەم ڕێساو یاسایانێکی ئێمە ئێستا هەمانە ینی یاسای خراپبەکارهێنانی ئامێر ئەلکترۆنیەکان خەڵک لەوانەیە هەنێکی نەزانێت بەڵام هەر کەسێک لە ڕێگەی ئەو یاسای ژمارە 6 ساڵی 2010 ئەم یاسایە هەر کەسێک سوکایەتی هەڕەشە کوڕەشە خەڵکێک تووشی ترس و تۆقین بکات بەپی ئەو یاسایە لە 2 ساڵ بۆ 5 ساڵ زیندانی ئەکرێت يعني أما أشياء أبي برات جورو تنفيذي فعلي حكمك يعني جبجيكا يا سكاري روجنامواني وانية كاريان كردو زور نواني كدزجير بيجمان يساقتو برويت الناو داد كان و أتوانم بلم كيسي يكم يعني يكم قربال اخترين كيشا لكم وقي إما بداخل عليهم يعني كيشي توركم ورايت كانوا تلفون موبايله يعني أمر رقميشي هنا وإن جايت الكشكاني كأبي بدو موسيقى مشوارة بلام بشي هرزوري يستوي كمن بزانم للسوري شوار سليمانية يك هرشكان كم ترى دو ليرة بو تكنولوجيا كمن بزانم من عقام لي أو كيساني كاتو تبردستي أما همويان دزجيرة كريان أو كسي كخوي أكاب بكتش مثلا يا أو كسي خلشي كي بتمنى خوي أكاب كوريكي جنج ولا كوكشي كي هرزكارة أما هموي تنوتيجين برامبر بجن أكريان خوي هالي خلتينيت تا اي بنيه تا يعني چندين حالتي اوايها ويا باراني ورد اساتي اصلا تور هي توري جوره هي بناي جنو بار لخلق ورجيري اما شرط انه تيجي برامبر بجنوب السكر دي ناو باني جنو تور هي لا ولات عربي كانوا ولا ولات اجنبي كانوا يعني قلت فيها كردا بناي جنو شيء اللي كانوا باري لقوز اما زورن اما اتوانو بلم بازاري دادگا كان تاو سرقال بو بچيو بمكيشيوا جن لسرتا منوتم للاي اما وكالا بداخو علم لم توركم ولايتي بدايك وباكنا وكالة تماشا أكريت باري بيبي أكريت باري لصرف أكريت هرشي بي أكريت أصلا بداخل علم ليدان لبياو لرقي جنو أكريت أما لهمو حالة كان ناخوشتركة بو إما نازعين شونيكي بياوكي سياسة مدار هي رسمي جنكي بلاو أكريتو بياوكي بازرگان هي رسمي كشاكي بلاو أكريتو أما أنا همو تنوتيجين برامبر بجن بالا خوش بختانا ليرد همو كيسا كان بشي هرزوري كيسا كان بو ياساي كهيا بو رقت شاريكا ئاسایش و پۆلیس بەدوایە ئەچن و زۆر بە وردی ئەتوانم بڕۆ لە ڕێگەی آیپیەکانەوە ئەو آیپی کە خەڵکی هەرزەکارێک لەوانەیە نەزانێ
کە هەڕەشەی لە کچێک ئەکات یان داوای شتێکی لی ئەکات نازانێت کە مەسجەکەی کە لە ڕێگەی مەسجەکەەوە ڕێک شوێنی نردنی مەسجەکە بەو GPS کە هەیە ئێستا ڕێک نقطەی ماڵەکە ژوورەکە شوێنی هەڕەشەکەشی ئەدۆزرێتەوە سعاتەکەی کاتەکەی بۆیە لێرە داواشم لە ئەو گەنجانش ئەوەیە کە ئەوانش خۆیان نەکەن کونجی زیندانەوە بۆی کە هەڕەشەی لە کچێ بکەن یا ڕسمی کچێک بڵاو ئەکرێتەوە یا ڕسمی ژنێک بڵاو ئەکرێتەوە بەڕاستی هەموو کەسێک لە ئێمە خاوەنی دایک و باوکو شەرەف و کەرامەتی خۆمانی بەڕاستی ئەم کەیسانی کە هەیە لە زۆر بوونن بەڵام ئەگەر ئاواهی بڕات ناشکرێ و گەنجانە بڕۆنە کونجی زیندانەوە گەنجێتی خۆی لە دەست با لەسەرەوەی کە ڕسمی کچێکی تێڵ کێش کردو یا فۆتۆشۆپی کردویان لەشی ڕوتێکی هێنا و سەری کچێکی یان ژنێکی خسوە ئەمانە هەمووی حاڵەتن ئەمانە هەیە جگە لە بەدەر لە حاڵەتە سیاسەکە ئفتیزازکردن یان داوای کردنی پارە لە ڕێگەی مۆبایل و بە تایبەتی لە لای ئەو ژنانی کە ڕسمێک لە ڕسمەکانیان دەستکەوتوتر ئایا فۆتۆشۆپ ئایا هەرچیە پیاوەکە یان کوڕێکە هەرزەکارێکە ئەڵێ ئەگەر ڕسمەکەی بۆ نێرێت ئەگەر هاوکارم نەبی یان پارەم بۆ نەنێریت ئەمە بڵاوەکەمەوە یا ئەم دەنگت لە لای من هەیە ئەم شتەیە ئەمانە زۆرن بەڵام لێرە و لەوێ خۆشببختانە ئێستا ئەتوانم بڵێم گەشتوتە سەر ئەو ڕێچکەی کە هەر کەسێک بەم شێوازە هەڕەشە و بڕەشە بەکاربێنێت کەسێک سوۆشال میدیا بەکاربێنێت هەر کەسێک مۆبایلەکەی بەکاربێنێت بۆ تونوتیژی بەرامبەر بە هەر ژنێک بە هەر کچێک هەر کەسێک بێت زیندانیەکەی یا بابن حکومەکەی بەپی یاساکە 2 بۆ 5 ساڵە ئەتر تۆ حسێب ئەگەر تۆ 2 ساڵە ژوورۆبی 5 ساڵە ژوورۆبی ژیانی گەنجێتەکەت بەم شێوەڕە بۆیە ژنەکانی ژێ پێ خۆیان وەکو وتم بەرگری لە خۆیان بکەن سڵ لەوە نەکەنەوە کە براکی پێ ئەزانێ باوکی پێ ئەزانێ دراوسێکی پێزان نەخێر ئەمە کەیسێکی محکمەیە تۆ چۆن مەسەرەن داوای کری دوکانەکە لە کەسێکەکە ئەبێت تۆش داوای مافی بەدەستێنانی کەرامەتەکەی خۆت بکەیتەوە نایبێژن بێدەنگ بێلی دوو ئێمە وەکوەوەی کە ئەجێتە بەردەستی ئێمە و سندیکای ڕۆژنامەنووسان بە تایبەتی لە لقی سلێمانی ئەمە هەموو کەیسەکانمان بردوتە دادگا ئەوەی کە پێویستکە هەنێک کەیسی کە لە دەرەوەی دادگا پێویستی کردووە چارەسەرمان کردووە کە بڵاو نەبووە بەڵام گینا لێرە و لەوێ هەم ئیبتیزاز هەم تەحەڕۆش هەم ڕسم هەم ناوبانگ زڕاندن لێدان لە پیاو لە ڕێگەی ئەمانەمان هەموو لە بەردەستەیە بەڵام هەر هەمووی لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ ئەخینە بەردەستی ئەوەی کە کار بگاتە ئەوی سوۆشال میدیا بەم شێوازە بێت بێگومان ئەبێت سزای تونیش ئەوانە سڵ لە سزای تونی خۆیان نەکەنەوە ئێتر گەنجە ئەگەر چوە یاسا بەزەیی بە خەڵکی گێلانایەتەوە ئەوەی کە ئەڕاتە بەردەم دادگا ئەوەی کە ئێمە ئاگەمان لێە بە دادوەرە لە نەمزانیوە ئەمە عقوبەکەی ئەمەیە سزای ئەم هەڕەشەیە من یان ئەم ڕسمم لەم بۆ ئەم کچە دروست کردو سزاکەی 3 ساڵ زیندانی 3 ساڵ و نیو زیندانیە بەڵام دادگاریا چی پێڵێت ئەڵێت یاسا بەزەیی بە جێلەکانە نایەتەوە ئەڕۆیتە ژوور و 3 ساڵ و نیو لە ژوورەوە بی وەکو ئەو کوڕێکی ئێستا لە هەولێر 6 ساڵ بێت لە ژوورەوە بێت لەبەرەوەی کە خۆی کردو بە دکتۆرەیەکی ژن دکتۆری ژنی مناڵبوون و ئەمانەیە ڕسم و شتی لە خەڵک وەرگرتو ینی ئەمە حاڵەتێک یەک حاڵەت سیپڵت بۆ باسەکەم کە گەشتە ئەوەی کە دادگا قەراری خۆی ئەوە گرم بەدەیان کەسی ئەوەی لێرو لێوێ هەیە زۆر گرنگە مرۆڤەکان قیاس نەفسکان خۆت بێنیتە شوێنی ئەو کەسەی کە تۆ توانانی بەرامبەرەکەی تۆ پێت خۆش ئەو شتت بەرامبەر بکرێت بەدەر لە سزاگەر هەموو کەسێکیش خۆی خوشی هەیە خۆی دایکی هەیە خۆی هاوسری هەیە کە چێنی ئەوە ئەدووریتەوە بێگومان و جارێکی کەش ئەڵێم خۆشبەختانە یاسا بەزەی بۆ کەسانە نایەتەوە کە دەست بۆ شەرەف و کەرامەتی خەڵک من لە ڕێگەی سوۆشال میدیا و بە هەر شێوازە لە شێوازەکان بێ تونوتیژی هەر تونوتیژیە تۆ مەسجێکی خراپیشی بۆ بنێری ڕسمی ماچێکیشی بۆ بنێری ئەگەر هاتوو هینی خۆت نەبێ ینی کەسێک بێت ئەمە هەر لە خۆیان ئەچێتە خانەی تونوتیژیەوە هەڕەشەیەکی لێ بکەی هەر تونوتیژیە مەسجێکی با بڵێن ئەوەی کە بەدر لە ئەدەب و لە ئەخلاقی بۆ بنێری هەر ئەچێتە خانەی تونوتیژی تەنها ئەوە نییە کە تۆ پیاکێشان بیا هەڕەشی بیا جنوب بێ شێوازی تونوتیژەکان زۆرن ئەوە ئەکرێت لە ئەم پانیێڵانەیە با بڵێن ڕوون کرێتەوە خەڵک تونوتیژی تەنها ئەوە نییە کە تۆ بیکوژیت تۆ تاریخەکەی ئەکوژیت خێزانەکەی ئەکوژیت داهاتووی ئەکوژیت بە ڕسمێکی ڕوت بە مەسجێک ئێکەواتە مە تونوتیژی بەکارهێناوە کاتە تۆ بێ 6 ساڵ بڕۆیتە ژوور لەسەر ڕاست زۆر باش بۆ چوونی هاوڵاتیانمان وەرگرتەوە با پێکەوە بینەری بین و ئەگەڕێنەوە ئەم فەیسبوک ئەمانەشە دیارە فەیسبوک و دەور تەسیری خۆی هەیە خاصەتەن لە ئەم وەزعە ئێستا خڵقاوە لە کوردستانە ئەم وەزع و ئەم نەبوونی مەکتەبە و ئەم داخستنی مەکتەب و ئەم نەخۆشیە و ئەم پەتایەوە تەسیرێکی زۆر لێ کردەوە گەنجەکانمان دەستی بەتاڵە لە ماڵەوە ناچاری سەر ئەم فەیسبوکە کات و لێرە و لەوێ هەندێک حاڵەتی شەیە دروستە بێت دیارە تەسیرێکی ناڵێم سانەوی هەیە بەداخەوە ئێمە یعنی من وازانم فەیسبوک ئەمانە شتە جوانەکانی لێوەربگرین بەڵام بەداخەوە هەندێکەیە شتە خراپەکانی لێوەرەگرێت و ئەوەی شەو حاڵەتانە ڕوەدا جێی داخە بەڕاستی
لە ئێستادا بەشێکی تر لە تونوتیژی پێە بۆ ئەویش تۆڕە کۆمەڵاتەکان هەر لە فەیسبوک و پێشتر کە فەیسبوک بەڵام ئێستا سیرەکەی تێکتۆکەیە سیرەکەی سناچاپەیە سیرەکەی ئینستاگرامەیە هەموو ئەوانە بە شێوازێک لە ناکاو هاتنە ناو کۆمەڵگای کوردی و ئەمەش بۆ خۆی ناوشیاریەک بوو لە نێوان کۆمەڵگا کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەی گرتە خۆی بی ئەوەی هیچ وشیاریەکە بێ کەوتە دەست کۆمەڵێک کەس کە کەوتە دەستیشان بە هەریکی بە شێوازێ بەکەرێ ئەمە لەلایەن هەم پیاوان و هەم گەنجان و هەم ژنانیش بە هەردوو لایەنەوە بۆ یەکە کاسی باسی کۆمەڵگاکەین بە هەردوو لایەنەوە باسەکەین ئەمە ناڵێن ژنان بە شێوازێکی خراپ بەکارێنیان پیاوان بە شێوازێکی باشتر بەکارێنن باکسەوە هەردوو لایەن تایەتی کە بە شێوازێکی نادروست ئەم تۆڕە کۆمەڵاتیانە بەکاردێ و بۆ خۆیشی ئەمە جۆرێکی تونوتیژی پێیاکە کە ئێستا جاران لێدان هەبووە تونوتیژیەکان هەبووە لە دەرەوە بۆ ینی بەداخەوە ئێستا بینین کوشتن و ئەو شتانە زۆر زیاتر بووە بۆچی زیاترە لەگەڵ ئەوەیشا ڕێکخراو زۆر بووە لەگەڵ ئەوەیشا کەناڵی ڕاگەاندن زۆر بوو لەگەڵ ئەوەیشا و شیاریکی تا ڕادێک زیاتر هەیە خەڵک و شیارە بەڵام ئەبینین ئێستا کوشتن زیاتر و بەربڵاوتر دیارە و زۆر جاریش بە ئاشکرا ئەکرێت زۆربەی زۆری ئەو کەیسانی کە ئێمە ڕۆشتوونەتە سەری بۆ ڕووماڵکردنی پەیوەندی بە خراپ بەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنیان تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بووە بە تایبەتی ئەم خراپ بەکارێنە لەلایەن پیاوانەوە زۆر جار ئەم ناڕۆشنبیری لە بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە تایبەتی فەیسبوک زۆر جار کێشەی گەوری خوڵقاندووە تەنانەت گەیشتوتە کۆشتن و نزیکترین ڕوودا ئەو ڕووداوی لە چەند ڕۆژی ڕابدا لە سنووری داری گەرمیان ڕوویدا بۆیە دەکرێت ئافرەتان وشارتر بن لە بەکارێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان ناکرێت کەسێک نەدید و نەناستەوە بە نزیکترین کات خۆت بخەیتە بەردەستی ئیتر بەو شێوەی کە ڕووداوی کارەساتباری لێ بکەوێتەوە بەڕاستی بەشێکێرە زۆری کێشەکان پەیوەندیە خراپ بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەبێت یاسای توندابرێ بۆ سزادانی ئەو کەسانی کە ئەم تۆڕە کۆمەڵایەن لە بری خزمەت بەکارێنن بۆ خراپەکاری و بۆ لێکەوتەی تاوانی خراپ. لە ڕاستیدا کاریگەری سۆشیال میدیا کارگی ڕاستەخۆیە دەربارەی توندوتیژەکان بەرامبەر بە ژنان ئێمە کەم تا زۆر هەڵمان ناوە کە بتوانین بە شێوازێک خەڵک هۆشیارکەینەوە دەربارەی بەکارهێنانی ئامرازەکانی پەیوەندی بەگشتی سۆشیال میدیا وەیە هەڵمان ناوە لە کار و چالەکەکانمانە زیاتر هەڵبین کە خەڵک هۆشیار بکەینەوە دەربارەی ئەم بابەتە بەداخەوەی بینین لە هەرێمی کوردستانە زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یان سۆشیال میدیا بڵێن ئەو بابەتانەی کە هەن بابەتێکی کورت و بچووکە بەڵام سۆشیال میدیاواکە گەورە ببێ زۆر جار بەلایانی سلبی گەورەیەکە بەداخەوە هەنە جار هەنێ بابەت ڕوئەیە ڕەنگە بابەتەکە وانە بێ بەڵام بە شێوازێکی کە وێ ناکرێت لە سۆشیال میدیایە وەڵە بەرزان دیارە بۆ چوونی هاوڵاتیانمان بینی ئێمەلای میوانەکانم خاتو فریال ئەکرێت خودی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین بە وەسیلە بۆ دۆزینەوەی ئەو کەسانی کە تەحەڕۆشیان بە ئافرەتان کردووە بەڵێ من لەو باوەڕێدام کە بتوانین تۆڕە کۆمەڵایەتیەکان خودی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنین بۆ ئاشکراکردنی ئەو ئەکاونتانەی کە هەیە کە ژنەکان هەراسانەکەن یا مناڵیش ئێمە بە بیرمان نەچێ مناڵیش هەراسانەکرێ زۆر لە مناڵان کە بەکارهێنەرێکی زۆری فەیسبووکن و ئەکاونتانە توانێت گەورە لەگەڵیانە کۆنتاکتی هەبێ پەیوەندیان پێوە بکالوانێ بیان بینن ئەمانە هەمووی زۆرم مەترسین بۆیە ئەکرێ خودی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنن هەرکۆیی لە ئەمریکا ڕوویدا لە 2017 بوو یەکێک لە بەناوبانگترین دەرهێنەرە سینەمایەکانی هۆلیوود دەرکەوت کە دەستڕێژی سێکسی کرۆتە چەند کەس لەو ئەکتەرانی کە لەوێ بوونێ ئەو خەڵکانی کە لەوێ بوونە ئەوە بوو هەسان هەڵمەتێکی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان بەرپا کرد بە ناوی میتوو هەمان ئەو هەڵمەتە لە وڵاتە عەرەبیەکانی چونکە بیرمان نەچێت کە لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستیشدا ئەم تاوانی تەحەڕوش و هەراسانکردنە زۆر هەیە لە ئەرزی واقع چی بە فعلی بە جەسەدی ڕوئەداوە چی لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە وڵاتانەی کەوا با بڵێن ڕێگە پێدراوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنن بۆیە دەکرێت ئەو کەسانی کە تووشی ئەو هەراسانکردنە ئەبن یا تووشی ناڕەحەتی ئەبن و کاریگەری خراپ و نەرێنیان بەسەرەوە دژی ویست و ئیرادی خۆیانە دەکرێت بەکاری بێنن هەڵمەتێکی وا ئەکرێ لە کوردستانە بەرپا بکرێ بۆ ئەوەی بەفعلی ئەوانە لە ڕێگای
سزای یاساوە تووشی سزای خۆیان بن و منیش لەگەڵ ئەوەیان هەروکە و هاوڵاتی لەوێوتی کە پێویستە سزای تونند بۆ ئەو کەسانە دەربکرێتەوە تۆڕە کۆمەڵایەتەکان یا هەر شتێکی تری ئەم کۆمەلگایە بە ناشرینی بەکارێن بۆ مەرامی تایبەت بۆ تێرکردنی ئەو حەز و ئارەزوە ناشرینانی کە هەیەەوە خەڵکی تر بکەن بە قوربانی خۆیان. دیارە ئەمانش ئێمە ئەتوانین بێتگە لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بتوانین ئێستش دووپاتێکەمەوە بەرزکردنەوەی ئاستی وشاری کۆمەلگا خێزانەکان دایک باوک خۆشک برا هەموو ئەوانێکەوە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارهێنن لە ڕێگای قوتابخانەکانەوە لە ڕێگای با بڵێن مامۆستایانی ئاینیەوە یا لە ڕێگای هاوڕێ و ڕەفیق ئەو خەڵکانیکەوە با بڵێن شارەزاییەکیان هەیە بتوانن باسیکەن بۆی ڕوبەڕووی ئەم شێوازە بەکارهێنانی با بڵێن هەڵەیەی سوسیال میدیا ببنەوە بەڵکو بتوانن دیوە جوانەکانی بەکاربێنن دیوە جوانەکانی بۆ ڕەخنەگرتن دیوە جوانەکانی بۆ باشترکردن دیوە جوانەکانی بۆی کە بتوانن نمونەی با بڵێن ژنانی باش یا گەنجی باش پیاوی باش پیشاندان لە کۆمەڵە هەر وەکو کاگنەجات باسی کرد با ئەو شتە سروشتە جوانانی کە شوانێک پیشانی ئەدا با ئێمە تەمەشای ئەوانە بکەین سوود وەرگرین لە ئەزمموی گەلان شۆڕشەکانیان چکە دەکرێت تۆشتی باش فێربیلەوە لە جیاتەوەی هەموو کاتەکەت بە نووسین و کۆمنت و یا کۆمنتی ناشرین یا هەڕەشە لێکردن لە ڕێگای ماسنجەرەوە یا لە ڕێگای مۆبایلەوە بەکاربێنی بۆیە پێویستەکە کە دەوڵەت و حکوومەت و ئەو دەستگایانی کەوا تایبەتمەندن بە لێپێچینەوە بە لێکۆڵینەوە سزادان ئەوان هەمیشە لەسەر خەت بن. یعنی من ئێستا بۆ خۆم ڕخنم هەیە بوو ئەتوانن یەکێ کۆمنتێکی سیاسی بنووسێ ڕخنە لە حکوومەت بگرێ هەر ڕۆژنامەنووسێک بۆ نمونە بگەنە سەری و زیندانی بکەن بەبێ تحقیق ینی بۆ ئەتوان ئەو شتانە بکەن حەقی وە حکوومەت بەڵێ مؤسساتی وای هەبێ بەقوتر لەمێکەوە ئێستا هەیە بۆی بتوانن ڕوبەڕووی ئەو دیاردەناشرینانە ئێستا هەیە لە ئاستی پێویستدانە نەخێر من بەڵێ منیش ئەڵێم شت کراوە دەستیان خۆش بێ بەڵام هێشتا دەکرێت باشتر بێ و بتوانن پرۆژه یاسای باشتر بێنە کایەوە کە بتوانێت داکۆکی بکات لە قوربانیەکان و داکۆکی بکاوە ئەو کەسانە سزا بدە کە ئەو هەڵانە ئەکەن و من لێرەوە ڕۆم کەمە ئەو دایک و باوک و هاوسەر و برا و کەسانەی کە یەکێک لە ئەندامانی خێزانەکەی تووشی ئەو هەراسانکردنە ئەبێتەوە یا شتێکی وای ڕوو ئەبێ لێبوردە بن ئەبێ خۆیان هاوکاری بن کەم هەڵەیە توش بۆ ئەمە کۆتایی دنیاە بە کوشتنی ئەو غەڵەتە تەواو نابێت ڕوحی ئینسانێک زۆر لەوە بە قیمەترە بە فیلمێک یا بە ڕسمێک یا بە کۆمنتێک یا بە شعرێک کۆتایی پێبێنی قابل ئەوەن کە غەڵەت بە دڵنیایە بۆیە من لێرەوە ئەڵێم بە هەمومان دژی ئەو تونندوتی ژیانە بین با لێرە هەمومان دژی کوشتنی ژنان و مناڵ و پیاوان و کوڕانیش چەندین جار کوژراون تونندوتی ژیان بەرامبەر کراوە پیاوانیش بەڵێ بوون بە قوربانی چەندین با بڵێن تاوان کە لە ڕێگەی ژنانەوە بەکارهێنێن وەکو تیجارەت پێکردن ئەبینم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەبیستم هەندێ لە ژنان بەداخەوە بوون ئێستا بە ڕەمزێک بەس بۆ قسەکردن ینی پاریانە دەنێ فرم و قسە بکە لەسەر فڵانەکە زانیشە لەسەر کەساتی سیاسەکان لەسەر کەساتی ئاینی لەسەر ڕەمزی ئەم حیزبانە لەسەر سیاست مەدار لەسەر زۆر کەس قسە ئەڵێن بەرامبەر بەوە بە بڕێک پارە بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناشرینە حەقە ئەوەش کۆتایی پێبێ. کاک نەجات کۆتا پرسیار مێنە لای بەڕێستان تا چەند دروستە تاکێکی ئاسایی قسە لەسەر ئێمە باسی سۆشیال میدیاکەین قسە لەسەر سیاست هونەر ئاین کللتور قسە لەسەر هەموو شتێ بکات ینی بۆچی ڕێ بە خۆمانین لەسەر هەموو شتێک قسەمان هەبێت خۆی کێشەی ئەستێرەکانی سوۆشال میدیا ئەوەیە قسە لەسەر هەموو شتێکەکان بەڕاستی لە هەموو لەسەر هەموو ئەستێرەش کەسی ئاسایی بۆنمونەوەنی هەندێک خەڵێک زۆر ناسراون لاوە بەڵام کە دێن کە دێن قساکەن لەسەر ئاین قساکەن لەسەر دابوونەری قساکەن لەسەر وەرزش قاکە لەسەر هەمووی خاڵێکی گرنگ بەڕاستی کە من زۆر لە کوردستانە نەبوونی ڕۆڵی داواکاری گشتیە داواکاری گشتی ئەوەندەی بە تەمایەوە چێ بابەتێکی سیاسیدا ئەچێت ئەوەندە بە بە دوای بابەتێکی کۆمەڵاتیدا ناچێت بە داواکاری گشتی هیچ ڕۆڵێکی نییە لە ڕێخستنەوەی کۆمەڵگا لە نێشتنی و کەسانەی کاتون و تیژی بەرامبەر بەژنانەکەن لە هەر لە هیچ ڕوویەکەوە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان کەسێک مەزبوو نمونە لە کۆمەڵگەی ئێمە ژن هەیە ناچێتە دادگا شەرمەکە لەم ڕۆژانەی ڕابردوو تەلەفۆنێکیان بۆ کردم وتیان کچێک هەیە داواکاری لە پۆلیس تۆمار کردووە توندوتیژی بەرامبەر بکراوە وتیە یەوێت داواکاری ساحب کە تۆ لە پۆلیس نەچێ ئەمڕۆ موعیدی پۆلیسەتی وتی هەر ئەگریە لە دوێنێ شەوە هەر ئەگرێت
ناچێت ناوێری بچێتە بە پۆلیس بۆچی ناچێت لەبەرەوەی ئەڵێ برایەکانم مامەکانم کەسەکانم نازانچی کارەکە گەوراکەن و کێشەکە دروستە بێت و کێشە بۆم دروستە بێت و بابق بە کێشەکەم نەگەێ ئەمە خاڵێک کە بەڕاستی هێشتا ئەمە لە ناو کۆمەلگای ئێمەدا ماوە بە ڕۆژانە بە دەیان تونند و تیژی ئەکرێت بە سەدان تونند و تیژی بەرامبەر بە ژنان و کچان و ئەکرێت بەڵام خۆی بێدەنگەکە لەبەر ئەوەی ناوێ بە دوای کێشەکەی دابچێت بە دوای کەیسەکەی دابچێت ناوێت داواکاری بکات لە پۆلیس داوات بکات بۆیە بەڕاستی داواکاری گشتی حەقا زۆر جار وایە ئەگەر لە ڕێگەی سکاڵای هاوڵاتیانیش بێیان سندوق دابنێنیان تەلەفۆنی تایبەتیان هەبی هاوڵاتی پەیوەندی پێوە بکەن بڵێن ئەمە حاڵەتێکی وا هەیە ڕەنگە ئەم کۆمەڵ تایبەتبی بە کەسێکەوە بەڵام دوایی پاشەکەی بۆ هەموو کەسەکانی ترشەوە چکە ڕەنگە ئەگەر توندوتیژی بەرامبەر بە ژنێ بکرێت ڕەنگە لە هەمان توندوتیژی بەرامبەر بە دەیان ژن بکرێت بەرامبەر بە سەدان کەسی ترینسانی تر بکرێت بۆیە ئەبێت ئەو لە حاڵەتە بێتە ئەرچی داواکاری گشتی بۆ داواکاری گشتی هیچ بەڕاستی ڕۆڵی نییە تاوانیش هەمان تاوانە لە هەر ڕوویەکە بێت تونند و تێژیش لە هەموو ئەسەکانە هەیە لە دەستگاکانی ڕاگەاندنە هەیە لە فەرمانگەیەکە هەیە بۆ نمونە ئێسلم ڕۆژانە بە یەک جار مدیرێک لە یەکێک لە مەکتەبەکان مەسەن بۆ نمونە هەشت کەسی بە یەک جار گواسۆتەوە بۆ شوێنێکی ترکە شەشیان ژنە ئەمەش خۆ زۆرێکە لە تونند و تیژی ئەنی بە یەک جار شەش مامۆستا بگوازیتەوە بۆ شوێنێکی تر ئەمە خۆی لە خۆیدا تونند و تیژیار بەبێ هۆکار بەبێ ئەوەی کە ئاگداریم بکەنەوە حاڵەتە زۆرە تونند و تیژی زۆرەکانی زۆر ڕۆژانە ڕەنگە ئیبداعی تونند و تیژی تریش بکرێت هیوادارم دەستگاکانی ڕاگەاندن دەستگاکانی ڕاگەان پلە یەک ڕۆڵە بینی کە کەمکردنەوەی تونند و تێژی بەرامبەر بە ژنان و بەرامبەر بە هەموو مرۆڤەکان لە هەمان کاتیشدا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هیوادارم بتوانین هەمومان وەکو ڕۆژنامەنووس وەکو دەستگاکان بتوانین کار لەسەرەوە بکەین ئاستی ڕۆژیاری تاکی کورد زیاتر بێت و بە تایبەتی ئەو جیلێکی ئێستا پێکە جیلێکە بەڕاستی پێویستی بە هوشاری زیاترە پێویستی بەیەکە زۆر جار پێڵێن ئەمە جیلی ئایپاد یان جیلی ئایفۆنە جیلێکی بەڕاستی جیلێکی بێ باک جیلێکی بێ بنێت جیلێکی بێ هەر بێ بەرپرسیارەتی لە هەموو ڕوویەکەوە بە ئومێدەوارم کە بتوانین هەمون ئەمەش وەکو داوامان کرد دیسایی ئەڵێنەوە بە پلەیەک پەروەردەی خێزانی دوایی کەناڵەکان و کۆمەڵگاوی ڕێگاکانی تری بەڕێز نەجات ڕۆستی ڕۆژنامەنووس و بەڕێز فریال عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز کاروان ئەنوەر سکرتێری لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسان سوپاس بۆ ئامادەبوونتان تاڵقەی داهاتوو بەخواتان ئەسپێرم